السلام عليك. عليكم السلام ورحمة الله وبركاته. خوشکە باشەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لیەکەم. خوا لە ڕازی بێ خوشکە باخان زۆر سپاس. من خۆم شخصی خۆم زۆر سوودم لە بەرنامەکە بینیوە هەموو کاتێک سەیری یەکەم. خوای گەورە پاداشتی باتەوە بینەرێکی زۆر بەرنامەکەی تۆ. یاخوا سەلامت بن خوشکە باخان زۆر منیش سپاسی جەنابتان دەکەم بەرنامەکەمان بە جەنابتانەوە جوانە. بەڵێ فەرموو. مامۆستایان دوو پرسیارم یازم نەبێ بەسەر چاوان فەرموو پرسیارێکەمت خوشکی من. من 13 ساڵە هاوسەرگیریم کردووە. لە ماوەی ئەو 13 ساڵات 5 ساڵ بڵێن ئێمە لە خانووی کرێیا بووین، خانووی خۆمان نییە. لە خانوویەکە بووم، خانووەکە تقریبا 8 مەتر بوو، زۆر بەیەکۆ ژیانمان خۆش بوو. 5 ساڵ لەو هۆدەیەکە بوون، هۆدەکە ئەو پەڕی 30 مەتر بوو. بەڵام دوای ماڵە پێکیان لێ ئێمە هاتینە خانوویەکی تر هەر بەکرێ. تقریبا ئێمە 6 ساڵە لەو خانووای، بەس کە هاتینە ئەو خانووە سحریانی لە هاوسەرەکەم کرد. ئەوە 6 ساڵی ڕێکە تقریبا 4 ساڵە بێ وتیان ئێوە چونەتە ئەو خانووە سحرانێکتر ئەم پیاوە باشە بێ ماما باشە بێ ماما وای بێتەوە. یعنی نازانم هۆکاری ئەو سحرەیە ئەو پیاوەم وایە، یعنی بەتاڵە کرێتەوە بەس جنەکە هەر لە جانیانی جاری وایە ئەڕوا باشە بێ جاری وایەتەوە نایجانی. بەس پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم هۆکاری ئەم سحرەیەکە ئێمە ڕاستە پێ بڵێن بەرەکەت لە ماڵمانە نییە، خۆمان نوێژ و ڕۆژوگریشین. من خۆم ئافرەتێکی داپۆشراوم نوێژ و ڕۆژوگرم مدینە زۆر قایمم. بەڵام ئەو خانێکی ئێمە چوونێتە ناویەوە ئێستا حالێ لەم خانوام ئالیز بڵم خانێکی وها نییە بڵم گەورەیە ئەو پەڕی بۆ 45 مەترە بێت بەس ژیانی پیانە قەناعەتی هەیە ژەمێ یعنی یەک ژەم بە ئیسراحەت نان ناخۆی ئاژاوە لە ماڵمانەیە. من پێ دەڵم ئەو کاتێک کە لەو خانوا بووم 5 ساڵ یعنی جارەوە بە هەفتەیە چ شتێکم لێنێ زۆر زیانم خۆش بوو لەگەڵ هاوسەرەکەم. بەس کە هاتمە ئەوە هەموو گۆڕا. بەس پێشتریش ئەم خانووی کە من ئێستا تیایەم دوو ئافرەتێکی تیا تەواق دراوە. ئێستاش من ئەوەی هاتی بە پێناوی بەم کێشە ئەتمێنەوە بە هاوسەرەکەم با بڕۆین ئەوەی هەچارەکەم ناتوانم ئەم خانووە جێبگرم کە کرێشە. جا من پرسیارەکەم ئەوەی ئایا مامۆستاگیان هۆکاری ئایا خانوو هەیە کە ناخۆشی بێنێ ئەوان خانوو بۆی هەیە شت بۆیە یعنی لە ڕووی هەموو شتێکۆ ژیانمان ناخۆشە. بەس دوعای خێریشم زۆر ئەوێ بۆی هاوسەرەکەم خوای گەورە شفای بۆ بنێرێ و داوا لە بینێرانی شەکەم دوعای خێرم بۆ بکەن. بەڕاستی ژیانم زۆر ناخۆشە زۆر هەتاوی ژیانم ناخۆشە کە بەیزنی خوای گەورە. بەڵێ دەستی خۆش و خوای گەورە سەرکەوتوو بکە. خوشکە باخان پەیامەکەت گەیشت. سپاس بۆ جەنابت، سپاس بۆ متمانەت. خوای ئیسلاحی حاڵی هەموو لایە بکات، دەستەکانی جەنابیشت خۆش بە خوای گەورە دەسپێرین. خوار لەگەڵ بێ سەرجەمدا دەژێن. باخان خان فەرمووی 13 ساڵە هاوسەرگیریم کردووە، 5 ساڵ کرێچی بوون لە خانوویەکی 30 مەتریدا لە ژوورێکدا، بەڵام ژیانێکی خۆش و پڕبەرەکەتیان هەبووە. 6 ساڵە دیسان هەر کرێچین، خانووکەشیان وەکو پێویست نییە. بەڕێزت فەرمووت باخان خان ئەڵی سحرمان لێکراوە، ماوە باش دەبێ و دیسانەوە خۆی لێ دێتەوە بەرەکەت لە ماڵماندا نییە و خانووەکەش هەر بچووکە. لەم خانووەدا کە ئێستا تیا دەژین و ئێوە وەکو هاتوونە ئەم خانووەوە ئەم 6 ساڵە نانی خۆشیتان نەخواردووە، بەردەوام ئاژاوە لە ماڵتاندا هەبووە، ناڕەحەتی زۆرترتان هەبووە لە خۆشیەکان. ئەڵێ لەم خانووەدا 2 ژنی تر تەلاق دراوە. من یەک شت بە بەڕێزت دەڵێم، ئێوە مادام کرێچین ئەم بابەتە من دڵنیا بکەم خوشکە باشەکەم تۆ سحر لێ نەکراوە، بڕاتەن هەبێ میلەتی ئێمە بەداخەوەم ڕێزی تایبەتیم هەیە خات و باخان بۆ جەنابەت خوشکەکەی من و بۆ هەموو ئێوەی بینەران و ئازیزیش. هەندێک مامۆستای ئاینی بەداخەوە کە سابەتەکەیان لەسەر ئەم سیحر و سحرکاریەیە، بەداخەوە مەلانین، ئەوانە پیشەگەرن بە ناوی بەرگی مەلایەتیەوە ئیتر ڕۆژانە نان و ڕۆنیان لەسەر ئەم سیحر و سحرکاری ژنانە. بە خەڵکەکەی ئێمەش هەمووی گرفتارە، گرفتاری حکومەتی گەنداڵ، گرفتاری بێموچەیی، گرفتاری نەبوونی کار، یاکە گرفتاری کۆمەڵە نەخۆشی، چەندی پارە پەیدا دەکەی یەخوا نەخۆشێک مناڵێکت نەخۆش نەبێ عیادەیەکت هەمووی دادەنێەوە، یا وەڵڵا ژیان ناڕەحەت دەبێت، جا ژیانی کێمان هەیە گرفتی نەبێ، هەمووی بیر دەکەین ئەمە دیارە سحرە. ئەچێ لای ئەم دین فرۆشانەش ئەویش یەکسە بۆ دەڵێ ئەمە کەسێکی نزیکی خۆ دیارە سحری لێ کردووی، ئەمە ناحەزت هەیە، جا کێیە ناحەزی نەبێ؟ ورا هەموو بەداخەوە گومانمان لە یەکتر هەیە، بەداخەوە کە دەبێت دڵی موسڵمان زۆر پاکتر بێلەوە. خات و باخان لەم برای خۆتی وەرگرە خوشتی من، وەڵڵی سحرتان لێ نەکراوە. بەڵام ئێوە کە لە کرێچین لەم خانوەدا کاتێک کە جەنابەت چوویتە ئەم خانوەوە هەر کەوتویانە 2 ژنی تریش لەم ژوورەدا لەم خانوەدا تەلاق دراون، بڕواتان هەبێ یەکسە گومانت بۆ دروست دەبێت. ژیانی مرۆڤ وەکو ئەشکەوتێک وایە،
کاتێکەوە تۆ لە ئەشکەوتێکە لە بناری شاخێکە هاوارێک بکە هەمان قسەت بۆ دێتەوە. تۆ کە چوویتە ئەم خانووەوە یەکەم جاروان نەبوون بە دڵنیایەوە لە خانوویەکی سیمەتریدا لە ژوورێکە یەک ژیانی مرتاح و بە شۆربایە گۆکو جەنابەت دەڵێ ژیانێکی زۆر خۆشتان هەبووە چونکە گرفتی دەرونی نەبووە. کە چوونە ئەم خانووە و باسی ئەوە کراوە دوو ژنی تریش لەم خانووەدا تەلاق درراوە و ئینسان کاتێکە ئەم شتانە دەبیستێ لە مێشکی خۆیان دەڵێت دیارە سیحرە یان لەوەچە خوانەناسێک بە جەنابتی وتوێتی وەرەقێک لە ماڵدا دەدۆزرێتەوانێ هەمووی زەڕب و ناقیس و بێسوود و بێکەڵک سیحر بابە جیاوازە سیحر ساحر علمە و ساحر لەخوا بەزێوە لە کوردستانە هەر زۆ دەگ من باوەڕ ناکەم هەر هەبێ ئەوەی تری هەموو فاڵچی و نوشتەنووس شتیوان هەر هیچیان تێبەستە نییە ئەوەندە تەوەکولت لەسەر خوا هەبێ هەر کەسێک بەڕاستی ومن يتوكل على الله فهو حسبه هەر کەسێ بڵێ خوا تەنها پشت و پەنام بە تۆ بەستووە فهو حسبه خوات بەسە واللهی خوا دەتپارێزێ بە بەڕێستان دەڵێم 100 بارەشم کردوێتەوە ئێستاشی دەڵێمەوە خات و باخان تۆش و هەموو بینەرانیش هەموو بەیانیان سێجار سوورەتی قل أعوذ برب الفلق سێجار قل أعوذ برب الناس سێجار قل هو الله أحد بخوێنە کە تووشیە سەر جێگای خەوتن لەو سەرەوە مەخەوەیکی سێجاریان بخوێنە والله پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی بێ فەرموویەتی بەستە بۆ هەموو شتێک هەموو سحری دنیا لێ بکرێ کاریگەری لێن ناکە کە لێشن نەکراوە بەڵام ئێوە خوشکە باشەکەم مادام لەم خانووەدا 6 ساڵە ناڵنی خۆشیتان نەخواردەوە ئەوە خانووی خۆتان نییە هەر کرێچین والله ئەم خانووە بگۆڕن ئەگەر نە لەگەڵ مێردەکە تاخواانە خواستە لەسەر مەیکە بە مشکیلە لەو دەختانەدا کە باشن ئەلحەمدوللا ژیانتان خۆشە حرمە لە نێوانتاندا هەیە مێردەکەت ئارامە بە چپەیەکی بە سۆز و بە زمانێکی شیرینەوە پێی بڵێ پیاوەکە واللهی بۆ خۆشەویستی تۆ ماڵ و مناڵ دەڵێم با ئەم خانووە بگۆڕین خۆی ئەمە هەر کرێچین واللهی لەوە ئەچێت لە شوێنێک کە خوای پەروەردگار ڕزقمان زیادکە قەیچێکە دەچینە گەڕەکێکی تر ئەچینە شوێنێکی تر ئەچینە شارێکی تر بەڵام بەخۆشی بە مێردەکەتی بڵێ لە کاتێکا کە بەینتان خۆشە والله خوشکە باخان ئەگەر بە قسەی برای خۆت بکەی ئەم خانووە بەجێ بێڵن بەتایبەت کە ئێوە کرێچین یعنی خانووی خۆتان نییە بڵێ زەرەدێکم لێ دەکەوێت کەلوپەلەکان کۆکەنەوە بچنە خانوویەکەوە دڵ و دەرونی خۆشت پاکەوە لە برای خۆتی وەرگری ئێوە سیحرتان لێ نەکراوە مشکلش لە ماڵە هەر دەبێ کێشەی نێوان ژن و مێرد وەکو خوێی چێش دوایە ئەبێ ڕۆژان ئەو چێش خوێ نەبێ چێژیانەکەمان ناڕۆ بەخوا ئێمەش هەمومان دەمە بۆڵەشمان دەبێت بە ماڵەکەی پێغەمبەری ئەکرەمەوە صلی الله عليه وسلم پێشەوە نوری چاومان لە ناو ماڵەکەیە لەگەڵ ئەو خاتونە بە ڕێزانی هاوسەریدا تووشی کێشە بووە و عاجزی بووە و قورئان هاتۆتە خوارەوە ئەمە هەموو پێمان دەڵێ ئێوە مەزانن ژیانی ئێمە بەهەشتیە هەمومان دەمەبۆڵەیەکمان دەبێت بەڵام بەچی کێرەکە چارەسەر دەبێت هەر کە مێردەکەت چوە دەرەوە دڵی خۆت پاکەوە کە هاتەوە لە مەدخەلەکەەوە بەرەو پیری بڕۆ بە خێراتنێکی گەرمی لێ بکە بڵی یەخوا بەخێر بیتەوە هیچ لە دڵی خۆتان مەهێڵە پیاویش کە بەیانی بە عاجزی ڕۆشتە دەرەوە ئێوارەکە هاتەوە بە ئەم غەرەز و بغزە لە دڵی خۆیان نەهێڵە هاتەوە بڵێ سڵاوی خوا لێ بە سەلام عەلەیکم هاوسەرە خۆشەویستەکەم تەوقەیەکی گەرمی لەگەڵا بکە بڕواتە نەبێ ئەو ماڵە شەیتان لێ دەڕواتە دەرەوە سیحر و جادوو چییە قەت ناتوانێت لای ماڵی موسڵمان نزیک بێتەوە بە ئیزنی خوای پەروەردگار خوا دەتان پارێزێ ئەو سوڕەتانەش کە پێم وتن بەیانیان و ئێواران خۆشت و هاوسەریشت بیخوێنەکە ئێوە خەڵکی دیندارن بەڵام ئەگەر گونجا لە توانای مادیتان هەبوو شەرنی ئەمڕۆ بێ بیکەنە بەرنامەوە خانووەکەتان بگۆڕن ئینشاءالله خوا دەرگای خێرتان لێ دەکاتەوە بینەرانیش هەموو پیان دەڵێم ماڵی باخان خان و هەموو ماڵی ئیماندارن بە دوعای خێریان بۆ بکەین بۆ خۆشمان یا ڕەبی خوا ئیسلاحی ماڵەکانمان بکەی خوا ئاژاوە و شەڕ ناکۆکی نێوان ژن و مێردەکان کۆتایی پێبێ بە خێر و خۆشی و حرمەت و ڕێزەوە ئینشاءالله تعالى